بینەرانی عزیز لارکوێکن سڵاوی ئێمەتان لێ بۆم کاتتان باش ئێوارەتان باش و ڕۆژوتان قوبوڵ بێ ئێوارەی پڕ لە شەعر و جوانیتان باش بۆ ئەمڕۆ میوانداری خاتوونێکی زۆر ئازیزمان کردووە کە بە ڕێزیان میدیاکارن ڕۆژنامە نووسن شاعیرن چیرۆک نووسن ئەو خاتوونە جوانە خاتووکەتان خادمیە ئەمڕۆ لای ئێمە میوانە قسە باسەکەین لەسەر توانای خانمانی چیرۆک نووس خاتووکەتان سڵاوت لێبێ و بەخێر بێت زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان خاتووکەتان سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێەکەم پێم خۆشە بزانم خاتمی نازناوی شعریتانە یاخود هەر نازناوی خانەوادەکەتانە بەڵێ من لەدایک بووی تەوێڵام ئێمە هەورامین لە تەوێڵا بنەماڵەیەک هەیە پێیان ئەڵێن بنەماڵەی خادمی کە بنەماڵەی باوکمە ینی لەناو تەوێڵەیە چەند بڵێ حەمەڕەحیم کەس نایناسێ بێ بڵێ حەمەڕەحیمی حەمە شەریف خادمی جا هەر مناڵ بووین ئەو چیرۆکی باپیرم زۆر سەرنجی ڕاکێشام هەمیشە باوکم باسیە کردوەکو پیاوێکی عابیدی زاهدی زاکیری یعنی تر هەموو سیفەتێکی پیاوی ساڵح و چاکی تیا بووە زۆر زاهید بووە تەمیشە باوکم کە باسی ئەو باپیرایە میە کرد کە چەند ڕوو بەخوا بووە چەند قانع بووە چۆن یادی خۆی کرد ینی دامن چیرۆکی مناڵی بەردەوام لەگەڵ یاژیت و کە یەکەم بەرهەمیشم کە بڵاوم کردەوە تیانە بێ نازناوێکە هەبێ منیش ناوی باوکم حەمەڕەحیمە کە تۆزێ دوور و درێژ بوو تیانەمەوتم کورتەکەی باپیرم ئێمە خادمیەکەش کورتە و اینێکی بۆ خۆم ینی شارازی بەو نازناوی خۆمەوەکەم کە بنەماڵی باوکم زۆر باشە سەرەتای خەونی تۆ خەونی شێوەکاری بووە خاتووکەدان بەڵام دوای ئەوە گۆڕاوە ئەم خەونی تۆ گۆڕاوە بۆ نووسینی شعر و بۆ نووسینی چیرۆک بزانم چۆن بۆ ئەم خەونت گۆڕا بۆ نووسینی شعر و چیرۆک ووە حەز ناکەی بگەڕێیتەوە بۆ ئەو کاتێک کە خەونی شێوەکاریت هەبووە بەڵێ لە تەمەنێکی زۆر مناڵی خۆما بەردەوام ینی خەریکی وێنە کێشان بووم و بۆیە و یان دەستی ڕسمیشم زۆر باش بوو باشە بەشداری پێشەنگاوەمانەمە کرد یعنی بیر و بۆچوونێکیان بۆ دروستکردن بیر و بۆچوونێکە ڕسمکردن وەکو یعنی وەکو ئیلتیزامێکی دینیم وەرگردوای ئەوە یەکسەر باوەڕم هێنا ینی بەس ئێستا بە کچی شێوەکارەڵێم نا ئەو فتوایە بەو شێوەیە نییە بەس ئیتر من ئەو کاتە ئاوا وەرم گرت کە ئیتر دوور کەوتمەوە بەستم خۆ ئەگەر شێوەکار نەبم من ئەبمە نووسەر ینی چکە وردەشتمە نووسی بەردەوام تەمەنم 13 ساڵ بوو دەقێکی شانۆیم نووسی 6 ساڵیا دەقێکی ترم نووسی اینجا دەفتەرێکم دانابوو بۆ خۆم شتم تیا نووسی بەس ئەوەیە ئیتر تابەت جیلی ئێمە وەکو ئێستا نەبوو جیلێک بوون ینی هەمیشە ئەترساین هەمیشە خەمار بۆ ئەم شتە باش نەبێت ئەو هەستە جاری وایە زۆر باشە چکە ئێستا ئەم هەموو شتە ئەنووسرێت و ئەم هەموو یەکسەر ئەمڕۆ دوو کتێبی خوێنێتەوە بەیانی کتێبێک چاپەکە بە ئاسانی بۆ یەکرێ لەگەڵەوەیانی سان بە پێی زەمن وردە خۆی پێ بگا باشترە لەوەی کە هەڵپەی خۆ دەرخستنێ بێ هەڵپەی چاپە بێ هەڵپەی ئەوە بێ چکە دوای چەند ساڵی خۆ ئەو نووسینانەی ئەگەر پێ بگا ئەو نووسەر لەو حەدی مجامەلەیە بۆستێ ئەگەر خۆی پێ بگا خۆی ئەو نووسینانەی خۆی دوایی بەدڵ نیە جانەی کا باشترە جا بڵاوی نەکاتەوە باشترە بە زۆر باشە کەسێک هەبوو کەتان خان تۆ ئەو نووسینانت کە ئەنووسی ئەو دەقەشانویانی کە ئەنووسیت پیشانی بێ پێشنیاری وەربگریت ڕاو بۆ چوونی وەربگری لەسەری دەقەشانۆیەکە من مناڵ بووم ڕۆژێک خوشکەکەم وتی ئەرێکەتانەوە چی ئەنووسی شانۆتی دەبێن ئێمە مامۆسایەکمان هەیە خریجی فنون جەمیلەیە باشە ئەمە عەرەزکەین ئەو مامۆستا بوو خوشکەکەم تەواوان ئەمە عەرەزکەین لە مەکتەبەکەی خۆمان کە بردبوویەوە مامۆسایەتەوەی شتێکی چاکی نووسیوە ئەنجا ترکە چوومە ئیدارە و ئەو ڕۆژە شانۆکە پێشکەش کراوت بیانە من نووسەرەکەیت ڕۆشتم زۆر مناڵ بووم تر هەمووی نازانم بە کۆر زووتیان ئەم بچووکەیە زۆر لەو تەمەنەیەوە زانیم ئەوە یەکەم دەقم بوو کە نووسیم ئەوەی کە ئەیبینی باش بوو بەس بۆ نمونە بۆ هاوتەمەنی خۆم کە لەوانەیە شارەزا هەرناو بێ بۆ هاوتەمەنی خۆمم ئەنووسی هەموودەوە خۆم نووسیومە ئەو شعرەهی خۆمە هەر لەوە دەرناچوو لەو بازنەیە دەرناچوو زۆر باشە
کەتان خان ئەو پشتگیری خوشکەکەت چۆن بینی دوای ئەوەی کە هاوسەرگیریت کرد پشتگیری هاوسەرەکەت چۆن بینی؟ سەنجی تۆ لە تەمەنێکا بە ینی بێ بەرنامە ئیشەکەی وای کێشەون یعنی ئەو ڕۆژەوە و نووسیەوەی تر هەتا ئەرشیفیشی ناکەی گوێی نایەتێ چکە هەر تەمەنەکە و خۆی کامەڵ نییە بکە بڵێ ئەمەم نووسیوە و ئەوە ئەبێ وا بێتووە ئەنی شتەکەی تو لا ئێرادی دوای چەند ساڵێک بیرەکەیتەوە ئەڵێ خۆمنە و کاتە بەرەمتیا بوو ینی بەو شێوەیە بوو زۆر کێشەم نەبوو من هەر ماڵە باوکمان ینی هەمیشە ژینگەیەکی ئازادمان هەبوو ینی خوشەکان مەمووی لە خۆم گەورەتر بوون بۆ هەموو شتێک یارمەتی دەرم بوون هەموو کاتێک ینی این بوون ینی ماڵێکی ئاوامان هەبوو باوکمە ڕەحمەت بێت هێگەشت بوو هیچ کێشەیەکم نەبوو دوایەوەش کە ژیانی هاوسەرگیریم لەگەڵ لە بە زەورامیا پێگەنا ئەو ینی وەکوا بوو 10 ساڵ قەڵەمی لە پێش بنەوە بۆ ئەو تەواو ینی ئەو نووسەر بۆ کاتە خوێنەرێکی زۆر جدی بوو مەکتەبەیەکی گەورەی باشیە بوو چەنە مەکتەبەکە زۆر لەبەر دەستمانەمایەوە سوتا ئیتر هەموو کتێبەکانی خستە بەردەستم لە ناو مەکتەبەکە ئێمە کۆمەڵە کتێبمان هەبوو نەمان خستبوونە ناو مەکتەبەکەوە وەجبێ کتێبی چیرۆک بوون چیرۆکەکانمان ینی هەموو ئەو چیرۆکانێک کە چاپ کرابوون ئەو ماوەی ئەو چەند ساڵەیە هەموویمان هەبوون تم دەستم کرد بە خوێندنەوەی کتێب بەتایبەت ئەو کاتانە تەلەڤیزیۆنیش نەبوو ڕادیۆشمان نەبوو ینی مەشغەڵەت ئەم ئینتەرنێت و ئەمانە نەبوو زۆرمانە خوێنەوە خۆشت حەزێکت بۆ خوێندنەوە هەبوو ئاخرەوە حەزەکە ئەوە ئەساسیاتە تۆ بێ هەو بێ بەزم مەشغەڵەتەی ئێستاش نەبوو فرسەتە ینی زۆر فرسەتێکی باش بوو ئەمان خوێندەوە باشە بزەم سەرەتا کە باس خاتووکەتانەکرێ هەمیشە باسیەوەکرێت کە چیرۆک نووسە و هەم شاعیریشە بزانام کامیان پێشتر دەست کردو بە نووسینی کامیان لە سەرەتاوەوە لەو دوو ژانەرە گرنگی ئەدەبیاتی کوردیە کامیان چۆن توانین باڵانسەکە ڕابگری کامیان بەلاوە زیاتر گرنگە حەزەکەی بە نووسینی کامیان زیاتر مرتاحی یەکەم جار کە دەستم کرد بە نووسین چیرۆکیشمە نووسی و یعنی شعریشمە نووسی نەبەزوتی ینی وەکو ماوەسای وتی واز لە شعر بهێنە شاعرمان زۆرە لە بواری چیرۆکە کەم کەس ئەنووسێت توانای چیرۆک نووسینە زۆر باشە ینی خەیاڵم هەر بیرمەجاران کە دانیشتن مناڵ چیرۆکم بۆ گێڕانەوە ئیتر تاو نەبوو 2 سەعات ناڵ بە دیارمەوە دانیشت بەبێ ئەوەی هەستکەم کە ئەمە بەهرەیەکم تایە دەستم کرد بە چیرۆک نووسین ینی هەر چیرۆکم ئەنووسی بەردەوام چیرۆکم بڵاوە کردەوە بەو شێوازە وەگەر لە بۆنەیەکە لە مناسبەیەکە شعرێکم ئەنووسی نەک بە جددی بێم دانیشم ئیش لەسەر شعرکەم باش کاک نەبەست مەبەستی لەوە بوو بێت کە ئەڵوتێتی چیرۆک نووسمان شعر نووسمان زۆرە وەک مەبەستی لە زیاتر لە ئافرەت بووە مێینە بووە کە لەو بوارەیە زۆرەیە خۆ لە هەردوو بوارەکە چیرۆک نووس هەر کەمترە ینی لە چاو شعرا بتابەت لە دوای ڕاپەڕ تابەت لە دوای ڕاپەڕین زۆرە ینی خەری کار چەنە هەمووی تێک چووە بە سەریەکە کامە شعرە کامە شعر نییە بەداخەوە بەزیتر من دەستمە چیرۆک نووسین تا 2003 بوو 2002 بۆ 2003 ینی بارودۆخێک هاتە پێشەوە منیش هەستم کرد ئازارێک هەیە خەمێک هەیە ناکرێ بە چیرۆک هەندێک شت هەیە هەندێک حەدەسێتەوە هەر خۆی هەر وەکو بڵێ مەوادی خامە بۆ چیرۆک نووسین هەندێک شت هەیە هەر خۆیڵی دروست کرا بۆی کە بیکەی بە شعر ئیتر ئەو دەقەیە خۆ توانە و سەلیقەی ئەو کەسە خۆی بەس من تا ئێستا ژەڵێم هەندێک خەم هەیە لانێ من لە خۆشییا قەت نانووسم یاگەر دڵم خۆش بێ ڕێقفڵە بمم هیچ شتێک نانووسم بەس بۆ بۆنەی کە شتێک کە زۆر خەفەتی لێ خۆمە نووسم پێش پرۆگرام باسمان لەوە کردتم بزانم یەکێک لەو پاڵنەرانی کە هەر کەسێک کە بنووسێت کە ئیتر قەڵەمەکەی بە هەر شێوەیەک بنووسێت شەعر بێت چیرۆک بێت هەر بابەتێک بێت بنووسێت پاڵنەرێکی هەیە بزانم پاڵنەری تۆی بۆ ئەوەی کە ئەو کارەساتت هاتوۆتە بەردەم کاکە زەنوێری کوڕت بووەوە ئەم وای کردووە کە تۆ تەنها بۆ ناخۆشی بنووسیت ئەو ئازارە گەورەی کە لە دڵی تۆیە وای کردووە کە خاتووکەتتان بەو شێوەیە بناسرێت زەنوێر لە ژیانی ئەدەبی تۆیە چی گۆڕیوە؟ زانی چی کە من خوێنەرێکی بەردەوام بووم ینی بەردەوام ئەم خوێندەوە
عادەتەن تۆبی من بم هەتا تۆ کە سەیری فلیمێکیژەکەی حەزەکەی لەو فلیمەیە کەسێک ببینی لە خۆ بکە یعنی ئینسان ئاوایە ڕۆمانێکگە خێنیتەوە حەزەکەی پاڵەوانەکەی ئەگەر لە خۆ بکە زۆر پێخۆشە شعرێکگە خێنیتەوە کە باسی خەمی خۆکە زۆر پێخۆشە بۆ نمونە یعنی تروازانی ئەم شاعرە دانیشتووە بەس بۆ تۆی نووسیوە ئەم هەموو دیوانە شعرە لە کلاسیک لە شعری نوێ لە هەر هەمویان ئەم هەموو شعرە جوانە یعنی شعری ئاست بەس هەستمە کرد ئەوەی لە لای منە خەمە کەس نەیکردووە بە شعر هەستمە کرد شتێکەیە لە لای منە بێ بینووسم یعنی ئەبێ بینووسم بۆ نمونە من ئەی باشە ئەگەر ئەم ژنێکدایە من بۆ ڕەگەزی بەرامبەرە نووسێت و پیاوێک بۆ ئەویکە ئەمانە یعنی دنیای تایبەتی خۆیەتی ئەوە ئازادە بۆ چێنسی بەس من خەمێکم هەبوو زۆر جیاواز بوو مناڵێکم هەبوو لە پۆلیەکی سەرەتایی بوو زۆری حەز لە خوێندن بوو زمانی لە دەستا هەستی لە دەستا هەموو شتێک یعنی من جاری وا هەیە ڕۆژ هەبووە تا ئێوارە بەردەوامە گریام زۆر قرس بوو لەلاو تایبەت خۆم تەمەنێکم هەبوو کە لەو تەمەنەیە وەکو بڵێ 24 ساڵ و خۆشم تەمەنم کەم بوو یعنی بەرگەی و خەمە زۆر قرس بوو لەلاو ئەمانە هەمووی شتانێک بوون شەوێکیان زەنوێر باوکی بردبووی بۆ لای دکتۆر من چوومە دەرەوە کە چوومە دەرەوە ئەو مەکتەبەی کە زەنوێر تایە بوو ئەو کاتە ماڵم لە هەڵەبجە بوو ئەو مەکتەبەی زەنوێر تایە بوو مناڵەکان لە مەکتەب بەربوون هەمووی قاتی نیلی و بۆین باخی سوور و هەموو مناڵەکانم لێ بوون بەو زۆر قرس بوو یعنی وامەزانی مێشکم جام بووە چوومە و شوێنە یعنی من هەر گریام هاتمەوە نەتوانین بە کەس بڵێم هانەوە کەتان چیتە من هەر گریام ئەو شەوە تا سەعات 12 دانیشتم 12 شەو هەستام مەملەکەتی مەرگی و شەو بارانی وەرزی ژیانەوە منووسی هەستم کردیتر ئەو شعرە پڕاوپڕە بە خەمی زەنوێر لەو شعریان باسیەوە کەم وەرزی چرۆکردنی ئەلف بێ بوو وەرزی بە گوڵبوونی ژمارە و ئیتریەکە بەیەکە ئەوە باسەکەم کە ئەم چەند دڵی بەم خوێندنەی خۆش بوو لە دوایی لە کۆتاییش لە هینی شعرەکەدا لەو شعرەیە ئاڵێم بەڵام وەرز وەک وەرزەکانی ساڵ 4 مانگ نەبوو وەرزەکە زۆر کورت بوو بەهارەکەی خێرا پاییز هات لە کۆتایی تری شعرەکەی ئاڵێم ئەم لایەنە ئیمان و دینداری ئینسان زۆر سوودی لێوەگرێ بەتایبەت ئێستا ڕەمەزانە یعنی زۆر کەسێ لەوانە ئێستا ئیلتیزامی زیاتر بێ ئەنجا هەست بە ئاسوودەیەکی ڕۆحیەکە لە کاتی هەم خەم و خەفەت و ناخۆشیە تۆ هەستێکە بۆ دروست ئەبێ کە فراغێکی ڕۆحی هەیە بەو لایەنە ئیمانی و ڕۆحیە پڕیەکەیتەوە بە دوعا پڕیەکەیتەوە دوعا زۆر مهمە یعنی تۆ کە دوعاکەی لە کۆتاییە کە چەند دوعاکەی لە کۆتایی دوعاکەیە بیر لەوە ناکەی تۆ خوا قبوڵی کایان نا وەکو تەشبیه نەبێ عەریزەیە گەنووسی تر دوایی دانیشی بۆی دوجار لە کۆتایی دوعاکان تا بیرێچێتەوە داوای چێکێڵی خوا هەرچی باشە بۆم بکە خۆی ئەوەیەتە سەرزمانە ینی ئەم ئینە لە کۆتایی شعرەکان باس لەوە کەم ئێستا وەرز ڕوو لە بەهاری کەرەمە ئێستا وەرزی ئەوەیە کە ئیترە بێ ئینسان زیاتر یادی خوا بکە کە تۆ ناڕەحەتی و ناخۆشیە گێتە پێشەوە بۆ بێ زۆر زیاتر ڕوو بکەیتە خوا زیاتر یادی خوا بکەی وەرزی دڕکە لە پێخەفە لۆرەی ئەورادی یعقوب و یعنی یعقوب کە یوسف وەنەکە کۆمەڵێک یعنی خۆی گەورە لە قورئانە باسی ئەو دوعایە ناکە نۆرەی ئەذکاری ئەیوبە یعنی ئەیوب کە نەخۆش ئەکەوێت چ دوعایە ئەکا ربي أني مسني الضر وأنت أرحم الراحمين ئەمانە ئەبنەوە بەشێک لەو شیعرەی من کە لە دوایە کە نووسیشم چونکە نەبەس هەمان خەمی هەبوو بوو بە دەقێکی هاو بەش ئەویش ئضافەی کرد لەسەری زۆر باش ئەمەش ئەروای کردووەکە کەتان خان تۆ شعرەکانت زیاتر بەشێک لە هۆنراوە لە شعرەکانت زیاتر بۆ خواپەرستی و نزاکردنە زۆربەی زۆری بۆ ژنە ئەو شعرەکانم هەر تایبەتن بە دنیای ژن هەندێک یعنی دوو جار دەقی شعری نووسیوە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەقەکانی ترمەوەیە کە لەوانەیە نەفەسێکی دینداری تیا بێت نەک بالضبط یعنی ئەوانە دایمەن ئەگەڕێمەوە بۆی کە دوعا بێتەوە بەشێک لە با بڵێن لە شعرەکان ئەوانی تریشم بۆ نمونە بۆ تایبەتە بە دنیای ژنان تر ئەو
جیهانێکە ژنی کورتایەژی بۆ شێوازە یانی هەرێکیان بۆ بۆنەیەک و بۆ کەسێک و تایبەت نووسراون ئەوە مەگەرێکی قسەی لەسەرکە. باشە کەتانخان پێم خۆشە ئەگەر بۆ تۆ ئاسایی بێت ئەو شارێکی ئێستت باست کرد بەشێکیمان پێشکەشکە یاخود بەرهەمێکی ترت هەبێت پێشکەشمان بکەیت. باش بەس ئەوە زۆر قەسیدەیەکی درێژە کات نییە ینی لە کۆتاییەوە تا باشە لە سەرەتاو تا کۆتایی هەمووی بخێنمەوە لەبەرەوەی کە مانگی ڕەمەزانە لەوانە هەندێک کەسیش ینی زۆر کەسەیە لەم کاتەیە لەوانەیە نەخۆش بێت لەوانەیە خەمبار بێت لەوانەیە لە نەخۆشخانەی هیوا بێت بە دیار نەخۆشێکەوە دانیشت بێ ئەمانە هەمویان من کۆتایی شعرەکە تەنها خوێنمەوە. باش ڕووباریش دەڵێ بێ چرپە بەرەو خوار دەنێ و دەکشێ بڵێ نوقمی سژدەیەکی قوڵ نەبوو بن دەڵێ دڵیان ناڵەی گەرمی تەسبیحاتی لێ هەڵدەسێ دەبێ منیش شەوانی درێژی ئەم وەرزە بەدڵ بدوێنم ئێستا وەرزی کرانەوەی چاوی دڵ و زمانی دڵە وەرزی گەشتە بە ئاسمانی پڕ لە سەدای گەرمی زیکرا ئیتر دەمی دەستبردنە بۆ هەڵدانی چرای کردی مناجات و کاتی خۆداگیرساندنە بە قیام و بە قوعود و سجودەوە ئەمێستا وەرزێکی نوێی عیبادەتە وەرزی سەوزبوونی دڵ کە لە پێ خەفا وەرزی ئەسکاری ئەیوب و نۆرەی ئەورادی یاقوبە ئەمێستا وەرز ڕوو لە بەهاری کەرەمە گەربارانی بەرەکەتی ئەم وەرزە زیندوە نەبێ ڕووباری زیوینی شیفا لە ژێر پێدا شەپۆل نادا بۆنی موسکی کراسی یوسف کەی هەڵدەکا ئەمێستا وەرز ڕوو لە بەهاری ڕەحمەتە دەدابارەی بارانی ژیانەوە من قەت هێندە لە ناخەوە تین و نەبووم نمەت تامی نمەی ئاوی زەمزەمەدا نمەت بۆنی نمەی ئاوی کەوسەرەدا دەدابارێ و بە خۆڕداکە ئەم غوبارەی سەربەردی دڵ تۆ نەبیچی دەیشواتەوە دەدابارێ و بە خۆڕداکە بەسەر مەزاری ئەم شەڕ و تەڵەساوایانەدا ئەم باخچە پڕ لە گۆڕیچە پڕکەرەوە لەوە نەوشەی وتەی نەرم و لە گوڵەمینای پرسیار لە گوڵە هێرۆی پێکەنین لە شەسپەری ژمارە و پیتی تەڕوبەڕ دەدابارێ بارانی وەرزی ئەحیا بوون بە خۆڕداکە بە بەرابەری فەیزی ناوی وغی سەوە. دەستە خۆش بێت کەتانخان تا چەند گرنگە کەڵەمی مێینەکان بناسرێتەوە بەوەی کە مێینەیەک نووسیوێتی بابەتەکانی تایبەت بێ بە مێینە تا چەند گرنگە؟ بەڵام گرنگ بڵێم گرنگە گرنگ نییە گرنگەوەیە دەقەکە دەقێکی ئەدەبی جوان بێت لە ئاستا بێت یعنی گرنگ نییە لە هی چۆن ئەینووسێت گرنگەوەیە زۆڵم لە شعر نەکات ئەو کەسە زۆڵم لە چیرۆک نەکات ناوی لێبنێت چیرۆک ئەگینا هەر خۆی ئۆتۆماتیکی دیارە ئێستا بۆ نمونە شعری ژنێک بەبێ هیچ تۆ هەستەکەی کە ئەمە قەڵەمی ژنێک نووسیەتی چونکە کۆمەڵێک شتەیە تایبەتە بە من یعنی لەوانەیە پیاوێکی نووسەر نەتوانێت ئەو ئاماژانە بەکاربێنێ بۆ نمونە منەڵێم ئەو نۆمانگەش لە هەناسەشما شەریک بووی پیاوێک چەند ساڵ شعر بنووسێ ناتوانێت ئەمە بەکاربێنێ بەو شێوازە تر ژنێکی تریش گرنگەوەیە کە مجاملەی ژنبوونەکەی وای لێ نەکایترە هەموو شتێک بنووسێت یعنی چەپڵە و مجاملە و بابێت وەکو ساڵانی حەفتاکان زۆر باش بۆ شتاکانیش ئەم دوایەش ینی باش بوو کە تۆ یەکسەر ئێستا سۆشیال میدیا چی دروست کردووە من ئەمڕۆوە نووسم ئەینی دەقە بە مۆبایلەکەم دایابەزێنم 200 لایکم بۆیە 200 بەس پڕی بەسەر ئەدەبەوە نییە ئاڵێ ئەمە چیە تۆ نووسیوتەکەتان ئەمە زۆر مهمە ئەوەی من نووسیومە هیچ نییە بەس بۆ نمونە نیوەی خزمە ئامۆزایە هەسوکارە ئەوی ترە ئەمیتیا ڕسمێکی خۆیدانێک کچەکە زۆر سەرنج ڕاکێشە شعرەکە هەر دیار نییە ئیتر لەبەر ڕسمەکە مجاملەی شعرەکە ژەکرێ ئەوەم زۆر بینیوە ئەمە کێشەیە لەم سەردەمەیە یعنی ساناگای لەوە بێت بزانێت چیە نووسێت کێ نووسێت
سۆشیال میدیا و لایک و کۆمنت کەس ناکەن بە شاعیر و بە نووسەر ئەگەر خۆی و کەسە نووسەر نەبێت. زۆر ڕاستە. کەتان خانزام ئاسانە لەناو کۆمەڵگەی کوردیا دایک بی، ڕۆژنامە نووس بی، شاعیر بیت، نووسەر بیت، چیرۆک نووس بیت، چۆن توانیتە ئەم باڵانسە ڕاک بگریت؟ خۆی هەر قورسە، یانی هەر بەتایبەت بۆ من زۆرتر قورسە. ئێستا من چوینەتە کۆڕێکەوە، من 50 جار سەعات توینم داناوە کەی نەبەست بە دیار زەنوێرەوە بێ بۆی بێمە دەرویان کۆمەڵێک شتی کە یان ئێماوەمان لەبیر نەچێ لەم کوردستانەیە تەسکیەی حیزبی زۆری خواردووە، یعنی هیوا هەبووە بەس لەبەر کۆمەڵێک شت قەڵەم هەبووە حسابێکی تایبەتتری بۆ کراوە. ئیتر ئەمە هەبووە، نەعەدالەتیەک هەبووە لە کوردستانە لەبەرەوەی دەستگاکان ئازاد نەبوون، دەستگاکان دەستگای ئەدەبی و ڕۆشنبیری بوون، بەس هەر هەمویان سەر بە حیزب بوون، سەر بەمانە بوون. ئیتر ئەمە حەقیقەتێکە من ئەیڵێم هەموو کاتێک گوتومە. جاری وا هەیە تۆ ناچیتە کۆمەڵێک بازنەی ئەوانە ئەوە حەق خوراوە، جاری واش هەیە هەندێک نووسەر هەبوون بە ویژدانەوە حسابیان کردو، یعنی ئەمانە هەمووی هەبوون لە کوردستانە. بۆ من خۆم یەک دنیا شەڕم کردووە و یەک دنیا یارمەتی دەریشم هەبووە، یعنی ژینگەی کوردستان ژینگەیەکی لەبارە بۆ ژن بنووسێت، نەکەس کێشەی هەیە، نەکەس گرفتی بۆ دروست کردوم، حتا جاری وایە ڕەخنەشم گرتووە لێم قبوڵ بووە، یعنی نازانم ژینگەی کوردستان بۆ من وەکو ژنێک بۆ شێوازە بووە، بەس هەموو کەسێک پێویستی و بە توانایەکی خۆشی هەیە بۆ هەموو ئیشێک. پێست ئەمڕۆم بەرنامەیەکەی چەند یارمەتی و بات و ئەملاولا، بەس دوجار پێویستی و بە خۆتە، یعنی ئەبێ خۆیشە توانایەکە هەبێ، ئەبێ خۆیش بەرگە بگری. ئەوەیە یعنی هەندێک جار بەو شێوازە ڕۆشتووە و لەگەڵەوەیە من بۆکۆی کە مناڵێکی خاوەن پێداویستیم هەبووە کە ئەرکی ماڵ زۆر بە قورس بووە بە زۆریش، ینی ئەگەر بۆ کەسێکی ئاسایی قورس بێ بۆ تۆ دووجار قورس، هەندێک جار بابەتم دراوە و کاتێکە زەنێرۆزی زۆر خریان کۆمەڵێک شت هەیە لەگەڵەوەشە تۆ دوجار چێژی خۆ بینی لەو نووسینەکەی نووسیت. دایکانیش ئازان کەتان خان هەموو ئەو ئاستەنگیانی هاتووەتە بەردەمی تۆ کە باست کرد لەسەروی هەمووشیانەوە کاکە زانوێر، بەڵام تۆ هەر ینی زۆر باش ماویتەتەوە، زۆرجان لەسەر پێی خۆ وەستاویت، ناوێکی باشت هەیە. هیوادارین بە تەکیدی وایە کەتان خان. بزانم پەیوەندی لەگەڵ نووسەرەکانی دیکە هاوتەمەنەکانی خۆت چۆنە، خاتوونەکان بە تایبەتی خاتوونە نووسەرەکان چۆنە، پەیوەندیتان چۆنە؟ من ئەوەی کە پێی ناسراوم پەیوەندیم لەگەڵ کەسانی بەتەمەنە زۆر خۆشە، زۆر یعنی نووسەرێک بەتەمەن بێ، ینی ژنە بەتەمەنەکان ینی زۆر پەیوەندیم باشە لەگەڵ هاوتەمەنی خۆما هەر بە هەمان شێوە الحەمدوللا هیچ کێشە و منەر خۆم خەڵکم زۆر خۆشەوێ، کێشم لەگەڵ هیچ کەسێکە نەبووە، بەس بە شتێک بێتاقە دەبم کە شتێک نووسین نییە پێی بوترێ نووس ئەمە نووسینە. ئەوە زۆر جار ئەڵێم ینی شت بە پەلە نەکەین لە کۆڕە، جاری وهات شومەتە کۆڕێکە و کچێک کۆڕیە بە ینی وتومە چکە من کات زۆر گەورەیە لەلام، تۆ کە ییتە دەرەوە من کاتم ئاوا نییە بە ئارەزوی خۆمەرج دەقەی مەوێ بێمە دەرەوە یا ئەمانە کە ئێمە دەرەوە ئەمەوێ کاتەکەم ئیسفادەی هەبێ، ئەمەوێ کە ئێمە دەرەوە شتێک بێ تانی لێ بینم. ئەوە تۆزێ گینا سپاس بۆ خوا لەگەڵ ئەوانەی کە ئەهلی قەڵەمن لەگەڵ هەموویانە پەیوەندیم باش و هیچ کێشەیەکمان نییە. بەس حەزم کردو ئیشی هاو بەشیش هەبێ، من چکە پێشتریش بەرنامەم هەبوو وانە ینی ئەوەی دەقی جوان بوو بێ خوێنەوە حسابم بۆ کردووە لە ڕاگەیاندنا زۆر ینی کە زانیمە شتێک جوانە یەکسەر حسابێکم بۆ کردووە خوێنومەتەوە تا جارێک کەسێک زۆر سەیری لێهات من ئەو بابەت زۆر عەجیبی لێهات، وەڵام من ئەو شتانەی تۆم خوێنوەتەوە، ینی ئەوێت فکرەی من و تۆ زۆر جیازە، من ئەوانە ناخوێنمەوە دەقی جوانە بینم، هەر ینێکەیە هەر کەسێک نووسیوێتی ئەم دەقە جوانە، بەزانە کەسێک نووری چاویشم بێت شتێک بنووسێت پێم و تۆ زۆر داوای لێبوردنەکەم لەبەرەوەی کە ئەدای سەوتم تۆزێ باشە، ینی هەبوو حەزی کردووە بە دەنگی خۆمە و شتی بۆ بخوێنمەوە، داوای لێبوردنم لێ کردەوە، تومە
ئەبێ پشتەکە لە ئاستێکی ئەدەبی باشە بێت. باشە کەتان خەم باسێکی کاری ڕاگەاندنی خۆتم بۆ بکە بزانم کارێک ڕاگەاندنەکانت هەر لە چوارچەوەی ئەدەبیا بووە تایسش هەر بەردەوامیت لە کاری ڕاگەاندنە؟ بەڵایی وەکو ڕاگەاندن وەکو ئیشی ڕادیۆوانە ئێستا هیچ بەرنمەیەکم لا نییە نەخێر بەس تەنها ئیشی ڕاگەاندنی با بڵێن ئیشی سایتی ئایندەسازی لەگەڵ کۆمەڵێک چوو ئیشی ڕاگەاندن بەو شێوازەکەم لە ڕێکخراوی یەکگرتووی خوشکان گیناوەکو هێن هیچ شتێکی تر ئێستا بەدەستمەوە نییە. باشە ئەگەر کات هەبێ پێمان خۆشە ئەمادە بێت دەقێکی تریشمان پێشکەش بکەیت. بەڵام ئەمزانمەوە بەرنمەکەتان ڕەمەزانە باڵێ بە تاکید منیش چمەوە لای بابەتە ڕەمەزانێکە. باش خودایە دڵهێندە بەر دیوارەکانی غەفڵەت و گاشە بەرگەکانی ئازار کەوتووە کۆ نابێتەوە. تەنها تۆ دەتوانی ترپەی لێدانەکانی بخەیتەوە سەر سەعاتەکانی خۆر پارچەشکاوەکانی بدەیتەوە بەرتەقەڵی نور. دڵ ئێستا پارچەیەکی لەو سەری دنیا لەگەڵ شەیتان ئاگربازی دەکا پارچەیەکی لە نێو بیرێکدا دەپاڕێتەوە پارچەیەکی لە کڕنوشدایە و پارچەیەکی بووە بە تەیری گولی نێو باخەکانی زەقوم. خودایە ئەم پارچانە بەتینی نور نەبێ بە هیچ یەک ناگەنەوە. خودایە ئەم گڵۆڵە هەڵوەشاوانە لە بلوزێکی کۆنی تەمەن جێماون بەشی بەرماڵێکی ڕەنگاو ڕەنگ ناکەن بۆ سوژدەیەکی شەرمەزاری. خودایە لە هەر جلوەیەکدا ناخمان پڕکەرەوە لە حیکمەتی لێبوردن نامەی پڕ لە مژدانە بەسەر مەزاری ماڵماندا بەربدەوە. خودایە هەموو بانگێک باڵامان ئەچەمێنینەوە بەرامبەر بەمەزنی دەتۆش کڕنوش بیری ڕۆحمان بخەرەوە شەوانە دڵمان لەبەر هەتاوی مێر تا هەڵەخەین بەیانی دەیبینەوە بۆ ناو ژوورن سرمەکانی گونا لە تاقی فرامۆشیدا مۆمیایی دەکەین. خودایە تۆ دڵمان بخەرەوە ناو ڕۆژ. خودایە ئەکەوینە ڕێ بۆ ماڵەکەت بەڵام ڕۆحمان لە دووکان و لای قاسەکان بەجێ دێڵین. بۆیە میحراب تۆز لێ نیشت و دێتە بەرچاو بۆیە پێیژەی میعراج شکاو. من دەمەوێ جاروبار نوێژێ دابەستم بە ئاوی دەستنوێژی باوکم دەستنوێژم بۆ هەڵگرت بێ لەسەر بەرماڵێک هەنگاوێم بە پەنجەی دایکم چندرا بێ کە سەلامیشم دایەوە سەلامی هەموو فریشتەکان ڕەحمەتی گشت ئاسمانەکان بەسەر زەوی بگێنمەوە. ئەم نوێژەیە دەمهێنێ بۆ کەعبەی دیدار. خودایە من زۆر کتێبم مطاڵعە کردووە بەڵام نازانم ناو لە کتێبی عەلیۆندا نووسراوە. من ئەم کۆشک و سەرایە تێگەدەم تەنها کووخێک بۆ عەشق و گۆزێک بۆ مەزبوون دەیەڵمەوە. کووخێک دەرگاکەی هەمیشە کراوە بێ تا ئازارەکان جاروبار داوت بکەم. کووخێک پەنجەرەکانی هەمیشە واز تا تەهلیلەی دەوروبەری بەیتولمەعموور بگاتە ناو کەعبەی دڵم. تا گوێم لە زریکەی ئەو گۆڕە بێت کە شەوانە تاریکیەکان شەق دەکاو بە حەسرەتەوە ئایەتی ربی ارجعینی لعلی أعمل صالحا فيما تركت دەخوێنێ. خودایە من قەفەزیەی سنگم دەکەم بە تونێلێ کە شەمەندە فەرمەلەکوت لەم سەر و لەو سەرەوە نور بۆ وێزگەکانی دڵبێنێ. دەستە خۆش بێ کاتوکەتە کەتان خان زانم چەند بەرهەمی چاپکراوت هەیە و وەنەی ئاگادار بین چەند بەرهەمێکی زۆر جوانت هەیە لە چیرۆک چاپی ناکەیت بزانین بۆچی گەڕێنیتەوە ئەوە؟ وای بۆ تەماڵی خۆم بەرهەمەکانت ئەمەوێ دیسان و دانیشم بەڵێن بامانە پێداچوونەوە یەکیان بۆ بکەم مەشغەڵەت و ئیشی ترەگات و لاپتۆپەکەم دانێم و
دوای ساڵێک بیرەمەکەوێتەوە گیناس 2 کتێبم چاپە ینی وەک 3 کتێبم چاپە یەکیان ئەدەبی نییە بەخشەکەی دایکم و کۆمەڵە چیرۆکێکە و کەژنێکی شاعر ئەمرێ کۆمەڵە شارێکە و بەس ئیتر یعنی ئێستا 2 کتێبی ترم ئامادەن و نازانمە بێ کاتی بۆ ئەمەوێ ینی بزوێنێکیش بەسەر ماتێ نەپەڕێ پەلەیتیانەکەمی تر ئەوەیە ئەگینە ئامادەن چکە پێشتر لە گۆڤار و ڕۆژنامەکانە بڵاو بوونەتەوە و چیرۆک و شارانە بەڵام تر ئامادەکاری بۆ بکەیت چاوەڕێن کەتان ئیشەڵڵا ئینشاءڵڵا مجارەگەڵم ئەم ساڵ ئەوانە کەم بەس ئیترۆکوتم هەندێک مەشاکیل و مەشغەڵەت هەیە ینی تۆ لە دەست خۆتانیە ژیان ئاوایە ڕێک لە بەردەمە ئەگرێ جاری وا هەیە بیری بەلای خۆتەوە هەر نامێنێ چکەمانە پرۆژەی شخصی خۆتن بیرە بەلایەنەوە نامێنێ ینی کۆمەڵی خەم خەفەت هەیە ئەو لە بیرە باتەوە یاتیاتی لە بیریش ئەچێتەوە کە تۆ نووسەر بووی دایکایەتی حتمما بالضبط هەتانە بیت بە دایک هەز بە و قورساییە ناکەی اینجا خوا نەخواستە ئەگەر ئەو حاڵەتی کە بەسەر تۆیە هاتوو ئەگەر هەر کەسێکی تر بێت بڕوا ناکەم ئێستا بتوانێ ئاوا ئەم گفتوگۆ جوانش بکات یعنی وەکو خۆت لە چیرۆکێکەوە بزانم هەست نازانم لە چ شتێکە ئەڵێ کە هەر کەسێکی تر وەکو من نەبێت وەکو ینی وەکو تۆ خاوەنی مناڵێکی ئاوا نەبێت هەست بەوە ناکات بالضبط خۆی هەموو شتێک ئەزمونە منیش ئەگەر ئەوم ئەزمون نەکردایە منیش ناوحێکی تر بیرم کردایەتەوە ژیان قسەی بە مەوزوعی من و تۆ شتێکی تر بووە لێرەیە زانی ژیان هەموو شتێک تۆ ینی ئەی خوێنیتەوە ئەی بیستیت یان بەس خودی خۆ کە ئەزمونی ئەەکەی شتێکی ترە ئەزمونکردنی ئازار شتێکە تا خوتی نەکەوی نازانی ینی تیناک هەتا ئێمە نمونە دایکایەتی جانی قدری دایکمان نازانین تا خۆمانە بینە دایکمان چەندمان و بۆ زۆر ڕاستە ئەمانە و کۆمەڵی پشتیکە هەیە ژیان هەر خۆی وایە تۆ من لە دوای چەند ساڵ 15 ساڵ بابەتێکی ڕۆژنامە نووسی ینی منە و بابەتەم بۆ کێنووسی یەکێک لەو دایکە بە ڕێزانە بە ڕەحمەت بێ خوافیکە یاخوا لەسەر خەت بەیەکەوە قسەمانە کە ناسیاویمان هەبوو ئەوید من کچەکەم مناڵێکی خاوەن پێداویستیە زۆر داخراوە زۆر لە ماڵەوەی کەتان تۆ زۆر باشە کە ییتە دەرەوە ئەمانە بەیەکەوە قسەمانە کرد وتم ڕۆژێگە چم بۆ لای کچەکەت وتم ڕۆژێگە چم سەردانی ئەەکەم پێڵێم کە هەر ئەو نییە مناڵێکی نەخۆشیە هەرەونیە کچێکی بێژیان بەردەوام بێت تۆ لەگەڵ نەخۆشیشا بێت ئەبێت ئەسڵان هەر نابێت تۆ ڕووی خۆشی لەگەڵ دەوروبەرە نەمێنێ لەگەڵ مناڵ و لەگەڵم و ئەو ینی من لە ناو ڕەفیقەکانما بەوە ناسراوم دای من لەلایەت دای من بەوە ناسراوم دڵناوی خەڵکیش ئەەکەیت ئاخر ئەوەیە چیم نووسی نامەیەکم نووسی بۆ ئەو بەڕێزە نامەیەکی کراوە بۆ تۆ کاتێگەویتە دایکی مناڵێکی خاوەن پێداویستی ئێمە لەو فترەیە گۆڤاری ئایندەسازی و کاتە دەرەچوو مەلەفەکەمان لەسەر خاوەن پێداویستی بووتم باجارێ نەینێرم با لێرە بڵاو بێتەوە ئەنجا بۆ مەلەفەکە سبحانە بەر لەوەی گۆڤارەکە دەرچێت بەیانی پێیان وەڵا فڵانە کەچ مردووە زۆر قورس بوو لەلام زۆریش خەفەتم پێخۆریانی وتم من بۆ نەچوم بەدەمیەوە بۆ سەردانێکم نەکرد هەر پێچێت لە خەفەتا جەڵدە لێیە ئەو بەڕێزەوە فاتی کرد ئەو نووسینەم هەر ماوە زۆر بەی دایکی سادەی لێەکە کۆمەڵێک خاڵم بۆ داناوە کە مناڵێک ئەبێ یەکەم لە حەسات دکتۆر پێوەڵی خاوەن پێداویستیە چی بکەیت لە سەرەتای نووسینەکەمان منەڵێم خۆزگە من یەکەم ڕۆژ ئەم نووسینە یان دایکێک هادەمەی پێوتم چونکە ئەزمونم نەبوو تەمەنم کە وامەزانی بەزمنم وامەزانی تر ینی ئەمە زۆر گرنگە تۆ ئەزمونێکەیە بێ بیگەینی ڕێگایە کە تۆ ڕۆی بە کەسێکگەڵی چاڵێک لەویایە ئەم ئەزمونکردە زۆر گرنگە بۆی ئەوەی دوای خۆ زانێت چی بکات چۆن باز بات چۆن بپەڕێتەوە زۆر ڕاست منە و نووسینانە جاری وایە لە ئەزمونەوە بۆ دروستە بن تایبەتمەندی خۆیان بەتەکیت دەستخۆشی لێکم دەستخۆشی بۆ ئیشە جوانەکانت کارە جوانەکانە نووسینە جوانەکانت ئەو قەڵەمە جوانت و دەستخۆشی بۆ ئەو ڕێنوێنێ جوانت کە بۆ ئەو دایکانە بۆ ئەو خانمانەیە کە خاوەنی منداڵێکی خاوەن پێداویستی تایبەتن من حەزەکەم دواوەتی خۆت
بڵێ ئەگەر شتێک ماوە حەزکی قسەی لەسەر بکەی من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ کە لە نزیکەوە بەڕێستانم بینی و بیسەری ئەو بابەتە جوانانی تۆ بوو. سپاس بۆ تۆ، سپاس بۆ ستافی بەرنامە و کامێرامان و هەموو لایەکتان، سپاس بۆ ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەکەتان کە تان لە یاد بوو. هیوادارم تەنها بینەران بەم ڕەمەزانە یعنی کاتێکی بە سوودیان لەگەڵ ئێمەیە بەسەر بردبێت، هامیوانێکی ڕەزا سووک بوو بین، ینی کۆنتڕۆڵەکەیان نەگۆڕی بێت نازانین. سپاسدانەکەم. سپاس بۆ تۆش مەمنون. ئێواری سلێمانیتان پێشکەشکرا لەگەڵ خاتونێکی چیرۆک نووسی بەتوانە میدیاکارێکی ئازیز خاتووکەتان خادمی ئەمڕۆ لای ئێمە میوان بوو. سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بینەری ئێمە بوون. تا پرۆگرامێکی تر هەر شاد بن، خواتان لەگەڵ بێت.